دیارە ئەم سەردانیش هەر لە چوارچەوەی ئەو سەردانانایە کە پێشتر برای بەڕێز و خۆشەویستمان مامەسا سەلاحەدین و مامەسا عەلی باپیر کردیان بۆ مەڵبەندەکانی هەر سێ مەڵبەندی هەر سێ حیزبی ئیسلامی. ئێمەش ئیترەوە دابێکی جوان و نەریتێکی جوان هاتوۆتە ئاراوە کە لە ئاستی ئەو مەسەلەی یەکخستنی حاڵەتە ئیسلامیە کە چوینە هەر شارێ ئیتر فەرق ناکەین، هەر سێ مەڵبەندەکە وەکو یەک بەسەرەکەینەوە و ڕۆژی 15 مانکە شەماکە دانیشتنێکی بەرفراوان ئەکرێ لە بینی هەر سێ هێزە ئیسلامیەکە و نزیکەی 150 تا 200 کادری نخبەی ئیسلامخوازی کوردستان و لەوێژ ئەلحەمدوللا بە کۆمەڵێ باس و خواسەکرێ و ئەو کارانی کە کردومانە لەمەوە پێش بۆیان شەرحەکەین و هەر پێشنیارێکیشیان هەبێ لیان وەرەگرین و ئینشاءالله هەنگاوەکان لە دوای 15 مانگی شۆ چڕترە بن. زۆر بەخێراتنی برای بەڕێز و گەورەمانەکەن مامۆستا عیرفان بەخێربێن سەر چاوم خۆشحاڵ بووین. دیارە ئێمڕۆ کۆمەڵبەند خۆشحاڵین لە بینی لە پێشوازیان لە خزمەتیان خۆشحاڵین و دەستخۆشیان لێکەین ئەو جۆرە سەردانانە زیاد بکەن و دوعای خێرەکەین ئینشاڵڵا موفق بن لە ئیشکارەکانیان چاوەڕێشتی باش لە جەنابی و لە هەر سێ قیادەی حیزبە ئیسلامیەکەن کە بتوانن دڵی هەموو خەڵکی ئیسلامی خۆش بکەن و خەڵکی کوردستانیش بەعام چاوەڕێشتی باش بکەن.